سەبارەت بە گۆڕینی ئەرکی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق بۆ بواری ڕاوێژکاری یاخودەوەی کە بەشێک لە هێزە شیعەکانی عێراق داوایە کەنکشانەوەی هێزە بیانیەکان لە عێراق هەروەها سەردانەکەی سوودانی بۆ واشنگتۆن گرنگی پێگەی هەرێمی کوردستان ئەم پرسانە چاوەتی یەکەم لەگەڵ بەڕێز هەریەکە لە سەرمەد بەیاتی شارەزای سەربازی کە لە بەغدا و لەگەڵماندا هەروەها جاستن ڕوسێل شرۆفەکاری سیاسەتی دەرەوەی ئەمریکا کە لە مێریلاندەوە لەگەڵندا سلااوان لێ بێتۆم کاتتان باش بەڕێژ سەرمەد بەیاتی جەشنتان پیرۆز بێ سەرەتا لە بەڕستانەوە دەست پێ یەکەم عێراق پێویستی بەهێزی بیانی ماوە یاخود نا بسم الله الرحمن الرحیم خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە و جەژنی ئێوەش پیرۆز بێت هەموو ساڵێک بەخۆشی هەروەها سڵاو ڕێز بۆ کەناڵی کوردستان 24 بۆ تەواوی کارمەندان و کارمەندانی بەڕێز لە ڕاستیدا بەڵێ پێویستیان عێراق تاوەکو ئێستا پێویستی بە هێزەکانی بیانی و ئەمریکا ماوە بە بەشێکی ئەو هێزانە سەبارەت بە سەروەری ئاسمانی چاودێری ئاسمانی زۆرێک لە ناوچەکان لە عێراقدا ناوچەی سەختن وەکو گردەکانی حەمری وەکو قەرەچووغ هەروەها ئەو دۆڵانەی کە لە باشووری کەرکووک هەن بیابانی ڕۆژئاوا لە ڕۆژئاوایی ئەمبار ئەمانە بەڕاستی پێویستی بەچێ پێویستی بە چاودێری بەردەوام هەیە لەلایەن فڕۆکەوە بۆیە ئەمەش لە پێناو چی لە پێناو دیاریکردن و کۆنتڕۆڵکردنی جموجۆڵەکانی چەکدارانی داعشی تیرۆریستی ئەوان بەڕاستی بە شێوەیەکی تاکتیکی جیاواز جموجۆڵ دەکەن ئەمە قورسە بۆ هێزەکانی عێراقەوە دەستی شانیان بکەن بەڵێ بۆیە ئێمە ئێستا پێویستیمان بە هێزەکانی بیانی و ئەمریکا ماوە کەواتە ئەم بابەتە بریتە لە پتەوکردنی پرچەکردنی هێزە عێراقیەکان کەواتە بۆ ساڵێک بۆ 2 ساڵی دیتر بۆ ئەوەی کەوا بتوانین بە تەواوەتی کۆنتڕۆڵی ئاسمانی عێراق بکەین بە شێوەیەکی گشتیم بۆ ئەوەی کەوا هیچ پێشێلکاریەکی ئەمنی لەسەر زەوی ڕوویدەدات لە ئەنجامی لاوازی هێزەمیەکان بەڵێ کەوا بە پێتانە بێت لە سەردانی سوودانی بۆ واشنگتۆن ئەم پرسە چۆن یەکلا کرێتەوە ئایا سوودانی لەسەر داوای بەشێک لە هێزە شیعەکان پێداگری لەسەرەوە کاتکە بە هێزە بیانیەکان لە عێراق بکشێنەوە یاوەتا ڕازیە بێت و دەگەڕێتەوە بە هێزە شیعەکانیش ڕازی بکات بەوەی ئەرکی هێزەکانی هاوپەیمانی بگۆڕدرێت بۆ ڕاوێژکاری یەکەم شت هەموو بە شێوەیەکی گشتینە هەموویان لەسەر ئەوی کۆکنین لەسەر دەرچوونی هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی لەم کات و سادەدا دووەم شت هۆکاری سەرەکی سەردانی بەڕێز محەممەد شیع سوودانی بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمە پێشدە ڕۆژ بەخۆی بنی گوت بریتە لە چی بریتە لە چالاککردنی ڕێککەوتنی چوارچێوەی ئەمریکا لە لەوان عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 2010 واژۆ کراوە کەواتە بابەتەکە ئێستا بریتە لە ئەرچی گۆڕینی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کە بەهێزترینیان هێزەکانی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتیدا و هەروەها کە دانانی لێژنێکی سەربازی دوولایەنە لە لێوان عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سێم شت ئەمە دابەش کراوە بۆ سێ لیژنە دابەش کراوە بۆ سێ لیژنە یەکەمیان دەستنیشانکردنی مەترسیەکانی داعش لەم قۆناغەدا ئەو ژینگەیی کە ئۆپراسیۆنەکانی تێدا ئەنجام دەدرێت سێمیان پتەوکردنی پرچەکردنی هێزە عێراقیەکان لە هەمان کاتدا ئەگەر هاتوو هاوپەیمانی نێودەوڵەتی دەرچێت ئێمە لەبیرمان نەچێت تاوەکو ئێستا ئەوان ئێمە قسە لەسەر هاوپەیمانی نێودەوڵەتی دەکەین کە دوای ساڵی 2014 پێکێنراوە بۆ مەبەستی ڕوبەڕبوونەوەی داعش کەواتە ئەو کاتە پەیوەندیی دووقۆڵی لە ڕووی ئەمنیەوە لە لێوان بەغدا و واشنگتۆن دەبێت لە باری بوارە جیاوازەکاندا هەموو ئەم بوارانە بەیەکەوە بەردەوام دەبن بە شێوەیەکی دوولایەنە لە لێوان عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێمە ئێستا پێویستیمان لە دۆخی دارایی عێراقی پێویستی بەچیان پێویستیمان بە دۆلار هەیە لە هەمان کاتدا چونکە سەبەتەی خۆراکمان هەیە ئەمە لەکوێ دەهێنی لە دەرەوە هاوردە دەکەین بۆ گەل ئەمە پێویستی بەچیە پێویستی بە دۆلارە ئێمە ئەو سەبەتی خۆراکە لە خاچی عێراقدا نییە لە دەرەوە دەهێنین ئەمەش گرنگترین شت لە هەمان کاتدا دابینکردنی سەقامگیری کاتێک دابین دەبێتەوە چاودێری ئاسمانی کۆنتڕۆڵ بکرێتێ بەڕێز سەرمەد تیمیانێکی دیکەم هەیە دواتر دێمە وڵات بەڕێز جاستن ڕوسێل سڵاوتان لێ بێتەوە لە مێریلاندەوە لەگەڵماندان زیاتر گفتوگۆی من لەگەڵ بەڕێستان سەربەت بە گرنگی پێگەی هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان لە نێو پەیوەندیەکانی عێراق و
واشنتن پێتان وایە هەرێمی کوردستان لەکوێ پەیوەندیەکانی بەغدا و واشنتۆنایە؟ تاسڵاوتان لێبێ سواز بۆ داواتکردنم و جژنی نەورۆستان پیرۆز بێت و هیوا خوازم جژنێکی پڕ خۆشیتان هەبێت. لە ڕاستیدا ئەوەی ئێستاکە لە دیدگای واشنتنەوە دیارە ئەوەیە کە هەرێمی کوردستان پێگەیەکی تایبەتی هەیە، هاوپەیمانێکە لەگەڵ ئەمریکەکاندا و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ماوەیەکی یەکجار زۆرە هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا هەیە، بە تایبەتیش ڕنگدانەوەکەی لە چکەساتی شەڕی داعشدا بە تەواوەتی ڕەنگی دایەوە و ئەم پەیامە تقریبان هەردوو لە باش تێگەیشتوون و ئەتوانم بڵێم ڕنگدانەوەی هاوپەیمانێتی ئەمریکا لە سیاسەتی هەرێمی کوردستان لە سیاسەت دەروی ئەمریکا لە پێشوازیەکانی دەکەوێتە کە ڕوو دەدات و هەروەها لە ڕاستیدا ئەتوانم بڵێم لە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمریکا بوارێکی یەکجار زۆر هەیە و ئەم دۆخی پەیوەندی نێوان هەولێر و ئەمریکا لە چکەساتی ئێستادا لە گرنگترین دۆخدایە، بە تایبەتی ئێستاکە ئێران هەیە لە ناوملبانەکاندا و هەروەها بەغدا هەیە کە لە پەیوەندیەکدا هەیە و هەروەها ئێران دێتکەوە چەک دەنێرێت بۆ پرۆکسەکانی بۆ وەکیلەکانی لە عێراق و لە لوبنان. بەڵێ بەرز ڕۆسێڵ لە ماوەی ڕابردووە سەرۆکوەزیریان مەسرور بارزانی سەردانی واشنتۆنی کرد کۆمەڵی دیدار و کۆبنەوەی گرنگی هەبوو لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتووە سەرۆکوەزیرانی عێراقیش سەردان بکات. دەتوانین بڵین لە دوای ئەم سەردانانە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا دەچێتە قۆناغێکی باشتر و بەهێزتر؟ لە ڕاستیدا چکەساتێکی هەستیارە بۆ واشنتن لە دۆخی دنیا بە شێوەیەکی گشتی و پەیوەندی نێوان ئیسرائیل و ئەمریکا کە پاڵپشتێکی بێوێنەی واشنتن هەیە بۆ تەل ئەبیب، ئەمە هیچ پرسیاری لەسەر نییە، بەڵام ئەتوانم بڵێم چکەساتەکە هەستیارە چونکە تا ئەندازەیەکی زۆر تووڕەیەکی زۆر هەیە لە نێوان بایدن و نەتەنیاهۆ. بەڕاستی کێشێکی زۆر هەیە، بەڵام هیچ گومانی تێدا نییە کە ئەمانە هەڵپەیمانێکی گەورن. بەڵام پرسەکە ئەوەیە کە ئەم پەیوەندی و ئەم پاڵپشتەی ئەمریکا بۆ تەل ئەبیب چ ڕنگدانەوەیەکی لەسەر ناوچەکە بێت، چ ڕنگدانەوەیەکی لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان دەبێت، بە تایبەتی هەرێمی کوردستان لە تێڕوانینی خۆیەوە و لە تێڕوانی ئەمریکاوە دۆستێک و هاوپەیمانێکی ئەمریکای لە دوای ئیسرائیلەوە. بۆیە کۆمەڵی هێزی دیکەی هەرێمی هەن لە ناوچەکە دیسان ئەمانەش لە پەیوەندیدا لەگە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها بەشێکن لەم ململانی کە هەیە کە ئیسرائیل لەگەڵ فەڵەستین هەیەی. بۆیە من ئەتوانم بڵێم پەیوەندەکە لە داهاتوودا بەهێزتر دەبێت لە نێوان هەرێمی کوردستان و واشنتن سەرباری ئەو دۆخە هەستیاری کە ئێستاکە لە ناوچەکە دەگوزارێت. بەڵام ئەتوانم بڵێم هێزەکانی پێشمەرگە خەڵکی کوردستان ئەمریکا بەدۆست دەبین و ئەمریکاش وەکو هاوپەیمانێک چاویان لێ دەکات. ئەمەش ڕنگدانەوەی هەیە لەم دوایانەدا بە تایبەتی لە سەردانەکەدا. بەڵێ بەرز بەیاتی بەردەوام محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق هەوڵی داوە کێشەکانی نێوان هەولێر و فدراڵ چارەسەر بن و بە ڕاستەیەک بێت کە لە بەرژەوەندی هەموو لایەک بێت و دەستور جێبەجێ بکرێت. و ئێستاش محەممەد شیع سوودانی سەردانی واشنتۆنەکات. پێتان وایە پرسی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق لەکوێی باس و خواستی سەردانەکەی محەممەد شیع سوودانیە بێت لە واشنتۆن؟ بە دڵنیاییەوە بە تایبەت کە سەردانێکی پێشتر هەبوو پێش سەردانەکەی بەڕێز مەسرور بارزانی بۆ ئەمریکا لە ئەنجامی ئەو لێک تێگەیشتنەی لە نێوان محەممەد شیع سوودانی سەرۆکی هەرێمی کوردستان لە هەمان کاتدا ئەو کێشەی شایستەدارەکان با بڵێن چارەسەر کراوە ئەوەی کە
پەیوەندیەکانی نێوان محەممەد شا سوودانی و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی باڵی هەرێمی کوردستان پەیوەندی زۆر بەهێزن بەڵام ئەم کێشانە لە 20 ساڵی ڕابردوو کە کێشەی کەڵەکە بوون کێشەیەکن بە چارەسەر نەکراوی باونەتە با بڵێن بەڕاستی نالێک تێگەیشتێک هەبووە خراپێک تێگەیشتە بووە هەندێک لەو بڕیارەکانی دادگای فیدرالی کە ڕەنگە کاریگەریی هەنا بێت کە ڕەنگە هەرێمی کوردستان لە قبول نەکرا بێت کەواتە ئەم کێشانە ئاسایی پێویستیان بە چارەسەر هەیە بەڵام سلامان کاتدا سوپاس خۆدووە سەرۆکە زیرانی فیدرال و سەرۆکە زیرانی هەرێمی کوردستان بەردەوامن لە تێکگەشتن بۆ چارەسەرکردنی کێشەکان کەواتە ئەنجام دەبێت بە دڵنیاییەوە دەڵێم لە ئەمریکا کە پێشتر ئێمە ئەوەی کە میوانەکەمان لە ئەمریکاوە گوتی بە دڵنیاییەوە ئەوان بەڕێ سوودانی ڕادەسپێرن بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان چونکە ئەوان هەمیشە جەخت لە چارەسەرکردنی کێشەکانی پێکاتەکان و گەلی عێراق دەکەنەوە من ئێستا دەیبینم کە پەیوەندێکی زۆر نایەب هەیە لە نێوان هەردوو ولادا بەڵام وەکو دەزانی هەندێک لە نێوەندەکان هەندێک لە کەسایەتیەکان پێیان وایە کە ئەوان بەڕاستی ڕەنگە پێیان وایە لە نێوان نزیک بوونەوەی حکوومەتی فیدراڵ حکوومەتی هەرێمی کوردستان پێی نیگەران ببن ئەمە بەدەستەی دەکەین بۆیە هەندێک داواکاری و سکاڵا بەرز دەکەن و لە دادگای فیدرالی بەڵێ بەڕێز بەیاتی لە پێش سەردانەکە ئێستا پاڵپشتیەک هەم لە چوارچێوەی هەمانجی و هەم لە نێو دیارەی دەوڵەتە بێڕێت بۆ سەردانەکەی محەممەد شا سوودانی بۆ واشنتۆن و سەرکەوتنی سەردانەکەی کە بە دەرەنجامێکی باشەوە بێتەوە و لە پێش ئەم سەردانش پاڵپشتی ئەوان بۆ سوودانی وای کردووە کە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ هێوا شێواش بەرەو چارەسەری بڕۆن بەڵام ئێستا وردەگومانێک هەیە لەوەی کە ئایا دەدوای گەڕانەوەی محەممەد شا سوودانی لە واشنتۆن جارێکی دیکە ئەو لایەنانە دەست ناکەنەوە بە دروستکردنی گرفت چ بۆ هەرێمی کوردستان چ بۆ پەیوەندیەکانی عێراق و هەرێمی کوردستان سیرکە ئەو لایەنانە بەڕێزم ئەم لایەنانە ئێمە باش دەیانناسین زۆر بە باشی دەیانناسین ئەمە نەک تەنها لەگەڵ دادگای فیدراڵی تەنانەت لە سکاڵا هەندێک بابەتی دیکەش وەکو سکاڵا بەرز دەکەنەوە لە دادگای فیدراڵیەوە ئەوان دەڵێن کە ئێمە دەمانەوێت مافمان هەبێتە ماف بۆ گەلی عێراق یاخۆت با بڵێن گەلی عەرەب بەبێ هەرێمی کوردستان بەبێ گەلی کورد بۆیە بەڕاستی دێت ناشەمەوە کێشە هەر ماون بەڵام حکوومەتی بەڕێز سوودانی ئەوەی کە من تێبینی دەکەم ئەوەی کە تێبینیم کردووە ئەوانی دیکەش تێبینیان کردووە ئەو بەردەوام دەبێت لە چارەسەرکردنی تەواوی کێشەکە لەگەڵ هەرێمی کوردستان ئەمە شتێکی نایابە ناشارمەوە کە ئۆپۆزیسیۆنێک هەیە لە هەموو کێشێک ئۆپۆزیسیۆنێک هەبوون دەنجێکی ناڕەزایی هەبووە بەڵام ئەو پەیوەندیە بەهێزەی لە نێوان سەرۆکە زیرانی فیدراڵ و بەرپرسانی باڵی هەرێمی کوردستان هەیە کە پێم وایە دەست پێشخەرێکی زۆر گرنگە بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکان پێ دەڵێم زۆر بەڕاشکاوی بێگومان سەرۆکە زیران دەیەوێت تەواوی ئەو کێشانە لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکەن ئەو کێشانەی کە کۆن هەندێک حکوومەتی دیکە بەسەردا هاتووە خوازیارین کەوە ئەو ئاستی کە هەیە ئەو ڕیتمەی کە هەیە لی بەردەوام بن بە ئاراستەی دەستەبەرکردنی تەواوی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان ئێمە لە بەغدا و لە بەڕاستی باش خەڵکی هەرێمی کوردستان لەم بابەتە دەزانین بەڵام دەزانین کەوا بڕیارەکانی دادگای فیدراڵی پابەندن بۆ تەواوی دەسەڵاتەکانی دیکە کەواتە ئەمەش کە ناتوانیت تێدا مشتومڕ و گفتوگۆی لەسەر بکەین هەندێک هەنە سکاڵا لەسەر ئەم بابەتە دەکەن پەرلەمانتارەکانن بەڕاستی ئەم بابەتانە دەکەنەوە کێشەی بەم زۆری دروست دەبێت بەڵێ بەڕێز ڕسەڵ دێمە لای بەڕێستان سەبارەت بە پەیوەندی نێوان واشنتۆن و هەرێمی کوردستان هەندێک جار ڕەنگە بوترێیان ئەڵێن ئەمریکایەکی بەهێز کە جەمسەرێکی گەورەی دنیاە زۆر گرنگی بە هەرێمی کوردستان نادا یان زۆر بەلایە گرنگ نییە گەر پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان باش بن یان خراپ بن بەڵبۆچوونی ئێوە ئەمریکا بۆ بەلایە گرنگە هەرێمی کوردستان لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندیکی باشی هەبێ هەرێمی کوردستان بۆچی بۆ ئەمریکا گرنگە
هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان لە ڕابردووە تاوەکو ئێستاکە گرنگی خۆی نیشانداوە بۆ ئەمریکا بۆ خەڵکی ئەمریکاش و خەڵکی ئەمریکا ئەمە دەزانێت نە تەنیا دەسەڵاتی ئەمریکا و ئیداری ئەمریکا و ئەمەش بەڕاستی بەرپرسیاتی وەزارەتی دەرەوەی ئەمریکایە کە ئەم گرنگی هەرێمی کوردستان لە سیاسەتی دەرەکی ئەمریکادا ڕنگ بداتەوە و نیشانیدا بۆ خەڵکی ئەمریکا چەند هەرێمی کوردستان گرنگە و چەند فاکتەرێکی سەقامگیرە بۆ کۆی دۆخی عێراق و حتا لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی بە تایبەتی ئێستاکە ئەو ململانی کە لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی هەیە ململانی لەگەڵ ئێران هەیە و ململانی ئیسرائیل و ئێران هەیە و شەڕی فەڵەستین و حەماس و ئیسرائیلیش هەیە لەلایەکی دیکەوە و هەروەها ئەتوانم بڵێم داهاتووی عێراق وابەستەیە بە چوارچێوەیەکی گشتگیر کە تیایدا هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی هەیە لەم چوارچێوەیەدا هەرێمی کوردستان هاوپەیمانی ئەمریکا بووە هەرێمی کوردستان شانبەشانی ئەمریکا شەڕی کردووە و هەروەها واشنگتن ئێستا تێگەیشتووە لەوەی کە لە چوارچێوەی ئەم ململانی کە باسمان کرد هەرێمی کوردستان ڕۆڵی هەیە و ئێستا سەرۆکوەزیران سوودانی ڕۆڵێکی گرنگە بینێ بۆ جێبەجێکردنی هەندێک بابەت کە نیشانێدا کە هەرێمی کوردستان گرنگە ئەمە ڕەنگە یەکێک بێت لە داخوازەکانی ئەمریکاش چونکە بۆ داهاتووی هەرێمی کوردستان عێراق وابەستەیە بە بوونی پەیوەندێکی باش لەگەڵ هەرێمی کوردستاندا بابەتەکە ئەم پەیوەندی کە ئێستاکە هەیە لە نێوان هەولێر و بەغدا و هەروەها بەغدا و واشنگتن بەیەکەوە دەتوانێت بەرهەمێکی باشی هەبێت هەمووشی هەرچێک لە بەیەکەوە ئەتوانن وا بکەن داهاتوویەکی باشتر و سەقامگیرتر و ئامنتر و پارێزراوتر بۆ عێراق دابین بکەن لەم دابینکردنی ئارامە بۆ عێراق هەرێمی کوردستان توانێت ڕۆڵێکی کاریگەر بجێڕێ و ئەمریکا باش لەمە تێگەیشتووە. بەڵێ سپاس بۆ میوانەکانم هەرێک لە سەرمەت بەیاتی شارەزای سەربازی لە بەغدا جاستن ڕۆسێڵ شۆڕەکاری سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە مێریلاند سپاس لەگەڵمدا بوون.